پیرۆزبایی ئەم جەژنە لە هەموو گەلی کوردەکەم لە هەر شوێنێکی جیهانا بن لە برا پێشمەرگەکانمان کە ئێستا لە سای ئەوانەوە ئێمە بە ئازادی لێرە ئەسوڕێنەوە. ئێمە ئەمڕۆ بەخۆشی جەژنەوە هاتیم بۆ هاوین هەواری دووکان کەشێک و هەوایەکی زۆر خۆشی هەیە و پیرۆزبایی جەژن لە هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی. لە شاری کەرکووکەوە هاتوین بە بۆنی جەژنی قوربانەوە هاتوین بۆ هاوینە هەواری دۆکان لە سایی سەری پێشمەرگە قارەمانەکان ئەتوانێەوە بە ئازادی هەموو شارەکانی کوردستان بگەڕێین. زۆر سپاسیانەکەین، هیوادارین هەر سەرکەوتوو بن و هەر لەشیان ساغ بێ چونکە ئەوان سینەی خۆیان کردووەتە قەڵغان بۆ ئێمە. لە هەولێر هاتووم سەرانگایکی زۆر خۆشە بەڕاستی، بەڵام هیوادارم زیاتر احتیمام پێ بدرێ چونکە هەندێک دیمەنی ناشارستانی دەبینم لە ناوی پیسپۆڵۆخی زۆرە، هیوادارم زیاتر پەرە پێ بدرێ. من بۆ جاری یەکەمە دێمە ئاکرێ سەردانی سەرێگرێم کرد سەرێگرێ شوێنەکە خۆشە زۆری جوانە. دوایژێ هاتینە سیپەشی زۆری جێک جوانە و جاری یەکەمە دەبینم بەڕاستی شوێنەشی جوانە زۆری ئاوادانە بەس زیاتر پێویستی بە خزمەت گوزاری و پاک و خاوێنی هەیە. سووریان نەکردووە پێشمەرگە بەس ئیتر ئەوانش ئەوەیان لە توانایگە خەڵک هاوکاریان نەکا ئەوانش بەتەینا چی بکەن پێشمەرگە دەبێت ئینسان بای خۆی هەموو کەسێ هاوکاری یەکتری بکە. شارع چووە لە خەڵک زەوقی نییە، جاران عالەمە گەڕا دڵی خۆش بوو، یعنی خزم و کەسە گەڕا بەسەر یەکتریە. ناتەتوانی بۆ شوێنێ بڕۆی لە ترس تەقینەوەیە، لە ترس مناڵفڕانە، لە ترس تیرۆریستانە، لەخوا بە زیاد بیرسە زۆر مرتاحی لە ناو شاری کەرکووکە. ئینشەڵا کورد و کوردستان سەرکەوتووە بێ و ئینشەڵا برا پێشمەرگەکانمان برا ئاسایشەکانمان لە کوردستان سەرکەوتووە بن.